ئەم خۆشەویستەی ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئاوا فێرمانەکە بەم صدق و ئەمانەتە. فمەجارێکیان حوزەیفەی کوڕی یەمان، چێزانە حوزەیفەی کوڕی یەمان کە خاوەنی سڕی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لە بەدرا بەشداری کرد؟ بەشدار بیان نا؟ حوزەیفەی کوڕی یەمان بەشدار نەبوو. بۆ؟ حوزەیفەی کوڕی یەمان بەناو کافرەکانە تێپەڕی بێتەوە بۆ مەدینە و فریای جەنگەکەی پێغەمبەری خوا کردە صلی الله علیه وسلم لە بەدرا چەند شەرەفێکی گەورە بوو. کافرەکان گرتیان وتیان بۆ چۆ تێچن بۆ مەدینە، وتی ئەچی بۆ مەدینە لەگەڵ محەممەدا شەڕ دژی ئێمە بکەی، وتی بەخوا شەڕتان دژ ناکەم، وتی وعد و پەیمان، وتی وعد و پەیمان، بەڕلایەن کرد و هاتەوە. کە گەیشتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە پەیمانێکی ئاوامان داوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی چی؟ فەرمی قینە ئێوە لە پشتەوە بن، هەر چیر و کاوانشتەکانمان بۆ بێنی پێشەوە شەڕ مەکەن، وەنیە حیج مەکەن، ئێوە هەر ئاگاتە لە برینارەکان بێ هیچ مەکەن. وا بوو؟ فەرمی بگەڕێنەوە مەدینە. نستعين بالله عليهم ونفي لهم بعهدهم. فەرمی پشت بەخوا ئەبەستین لە دژیان و پەیمانەکەشیان بۆ جێبەجێەکەی. لە کاتی گەرمەی شەڕا یەکەم شەڕ یەکلاکەرەوەی موسڵمانان و کافرەکان پێغەمبەری خوا 314 کەسە خواخوایەتی بێ بە 316 کەس حوزەیفە باوکێ نێرێتەوە بۆ مەدینە ئەفەرمێ خۆمان شەڕەکەین ئێوە بڕۆنەوە. لەگەڵ کافریشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیمانی هەبووە. ئێمەش کابرایەت کۆکە کۆکێتی تووشی سەد نەخۆشی بووە ئەڵین باوە جانجگەرەکە تەرکە نێرگەلەکە بەسەر چاو کاو تۆژدا تەرکێکە وعدی پیاو جا بۆ سوعبەت لەسەر کارتەکەیانە نووسم ئەمە بۆ بە پیاو نێرگەلەی تەرک کردووە، هەر ڕێک بۆی هینەکەم بۆی مۆرەکەم ئەلەم کۆراخە دوای نووسیمەوە بۆ بە پیا وعدی پیاوی وا بە دوایی نەچی پەشیمان بەخۆیان کاک وعدی پیاو لەو ساوێتەوە کەسێرەکەم بەخوا کاک توێژیان جارجار نییە، بەخوا زۆر دەکەمم کردوتەوە، بەس هەر جارجار نییە، هەر لە مناسەبات و لەگەڵ ڕەفیق خوشتا ئەی کوڕم تۆ وعدی چی یابم؟ ئەی تۆ نەوە وعدەکەم، ئەی وعدی پیاوی چی؟ سڵمان چۆن ئەبێ وابێت؟ بۆیە خۆشەویستەکەم ئەمە عیبێکی گەورەیە، بۆیە کە متمانەتدا متمانەت بەخشی ئەبێ لە ئاستی متمانەکە یابیت، ئەبێ لە ئاستی قسەکە یابیت، ئەبێ لە ئاستی وەفا و عادی پەیمانەکە یابیت. خەڵک پێویست ناکە عەقد و ئیمزا و پێ پڕکاتەوە، شایەتی لێ بگرێ.